ئێرە ویلایەتی نێڤادایە، شاری لاس ڤێگاس. ئەم شوێنە بەنداوی بەناوبانجی هوڤەرە. ئەم بەنداوە لە ساڵی 1930 دەستکرا بە دروستکردنی. 5 ساڵی خایان لە ساڵی 1936 کۆتایی هات. دوای هێرشەکەی پێرل هاربەر لەلایەن سوپای ژاپۆنەوە لە ساڵی 1940 ئەم بەنداوە ئامانجی سەرەکی ژاپۆنەکان بوو بۆ تەقاندنەوەی کە سەرچاوەی سەرەکی بەرهەمێنانی کارەبا بوو لەم کاتدا. هەر بۆیەش وەزارەتی ناخۆ پاسەوانی زۆری بۆ ئەم بەنداوە دیاری کردبوو بۆ ئەوەی بیپارێزن. تێچووی دروستکردنی ئەم بەنداوە 49 ملیۆن دۆلاری ئەمریکی بوو. بێگومان ساڵانی سیەکان ئەمریکا تووشی دارمانی گەورەی ئابووری بوو کە پێی دەگوترا The Great Depression. بۆیە ئەم پارەیە زۆر بوو بۆ ئەو کات. گەرێستا هەمان بەنداو دروست بکرێت تێچۆکەی 706 ملیۆن دۆلار دەبێت. بەرزی ئەم بەنداوە 221 مەتر دەبێت کە بە بەرزترین بەنداوی جیهاندا دەنرا لە ساڵی 1930یەکان. ناوی ئەم بەنداوە هوڤەردامە کە بە ناوی سەرۆکی ئەو کاتی ئەمریکا کراوە بە ناوی هێربەرت هوڤەر کە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە سەرفکردنی ئەم ڕەپارێست لەبەرەوەی ئەندامانی کۆنگرێس بە هەرستی زۆری سەرۆکیان دەکرد بۆ ئەنجام نەدانی ئەم پرۆژەیە. تا ویدیۆیەشتر هەر شاد بن.